من دەمەوێت لەبارەی پاکردنەوەی ئەو کێڵگانی کە هەتا ئێستا من ڕێژکراون و پاک نەکراونەتەوە گفتوگۆ بکەم دیارە ئەمڕۆ سێ کێڵگا ڕادستی خاوەنەکانیان کراوەتەوە بەڵام تا ئێستا ژمارەیەکی زۆر کێڵگەی دیکە هەن کە ناوچەی من ڕێژکراون و مەترسین ناکرێت کە هاوڵاتیان سەردانی بکەن و ڕۆژانەش یاخود چەندین جارگیۆمان لێ دەبێت کە بەشێک لە هاوڵاتیان دەبنە قوربانی مین لەو ناوچانە مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز ڕێگر بێسفکی بەڕێوبەری ڕاگەیاندنی دەستگای مین لە دهۆک میوانی منە کاک ڕێگرم کاتت باش زۆر سپاس کە میوانی کوردستان 24 بۆمان باس کە سەرەتا پاکردنەوەی و سێ کێڵگەیە چەند زەحمەت بوو چەند کاتی پێویست بوو بۆ ئەوەی کە پاک بکرێتەوە لە مین. بله ام کاتت باش سپاس بۆ وێ دەرفەتێ ئەف سێ کێڵگەمینە ئەڤروز دڕێ و ڕسمەکەش هەژی دا هاتنە ڕادەستکردن بۆ خودانێنوانە هاتنە ڤەگەڕاندن بۆ دەڤەرداریە ئامێدیەک و بشێن فۆیدەکێ باشی ببینن و دێنە بۆ مەرەمێن گەشت و گوزارێ بۆ ئاژەڵداری دێنە بکارینان ئەف سێ کێڵگەمینە ژلۆی ڕێڤەبەریەمە ڕاستەخۆتینە پاقشکردن و ڕەنج و زەحمەتە دەستێن وان قارەمانە ئەڤێل ناو زەویەت من ڕێژدا کار دەکەن ئەڤە هاتینە پاقشکردن ڕێژێکە زۆر ژمین و تەقەمەنیە لێ هاتیان ڕاکردن و هاتنە ڕادەستکردن ئەڤرو بۆ خودانێنوانە. باشە چەند کاتتان پێویستە ئێوە بۆ پاکردنەوەی ئەو زەویانە و ئەگەر پێم بڵێیت ئێستا چەند پارچە زەوی یاخود چەند کێڵگە لە سنووری پارێزگای دهۆک ماون کە دەبێت لە مین پاک بکرێنەوە؟ li Sinûrê devera Duhokê parêzgeha Duhokê 363 zevî mayne nehatine paqijkirin tanoke û kar hetanoke jî berdewam e li ser zeviyên mîrê ji layê rêveberiya me ve tîmeke rêveberiya me li Sinûrê îdara serbexweya Zaxo şûld ket êk jî li nahiya Aşewa şûld ket êk jî li Qeza Amêdiyê şûld ket êk jî li nahiya Çemakê şûld ket ئەڤە نوکەک هاریە بەردەوامە لەسەر وان کێڵگەمینە. بەڵێ کاک ڕێگر ئەمانە چەندیان زەوی وزاری گوندنشینانن هاوڵاتیانن کە ناتوانن بەکاری بێنن ئەگەر ئەو زەویانە پاک بکرێنەوە ڕەنگە ئەوان بتوانن بۆ بژێوی ژیانی خۆیان بەکاری بێنن کشت و کاڵی ئاژەڵداری لەو زەویانەدا بکەن. بله بەداخەوە ڕووبەرێکی زۆر لێ پارێزگەها دووکێ تایبەت لە قەزا ئامێدیە هاتیە مین ڕێژکردن و دیف شیانن بەردەستە ڕێڤەبەریامە کاریە بەردەوامە و ئەوە تامەیەژی کو ڕۆژێک بێتن و کوردستانێکە ڤاڵە ژ مین و تەقەمەنیە ئەف کێڵگەمینە دەمێ بدمایکتێن فۆیدەکێ باش گەلێکێ زۆر جێتێتە وەرگرتن هەر ژلۆی حکومەتە هەرێما کوردستانê ve هەر ژلۆیە خەڵکی گوندی بە. بەڵێ کاک ڕێگر ئێوە لە دەستگای مین کارمەندی پێویست و ئامێری پێویستان لە بەردەستایە بۆ پاکردنەوەی ئەو کێڵگانە بۆ هەڵگرتنەوەی ئەو مینانە خۆتان دەزانن ینی پڕمەترسیە ئەو کارە ئامێری خۆپاراستن و ئامێری دۆزینەوەی مینەکان پوچەڵکردنەوەی مینەکان وەکو پێویست لە بەردەستاندا هەیە؟ وەک ئامیرێتمە زۆر پێشکەفتینەوت باشن و کەلوپەلێت خۆ پاراستنێژی تێنە بکارینان بەس وەک کادرێ بەردەست کادرێمە زۆر یەکێمە وەک و ئیدارەکە سەربەخۆتە ئێک تیمتنێ لێ هەبیت و سنوورێ ناحیەکێتە تیمتنێ لێ هەبیت پارێزگای خڕێ تا 6 تیم لێ هەبن یعنی ئەڤە gelek زۆر یاکێمە دیڤان ئیمکانیەتە پارێزگەها دووکێژە هەمی پارێزگای دی پتر کار دەکات دەوان زەویەت مین ڕێژدا. بەڵێ چیتر ڕێگرە لە بەردەم ئێوە بۆ ئەوەی کە نتوانن کارەکانی خۆتان بە باشی بکەن زیاتر مەبەستمە بڵم کە ئەو ناوچێنی چەکدارانی پەکەکەی لێ ئەو ناوچانە ژیانی بەشێکیان من ڕێژ کراون ئێوە دەتوانن وەکو پێویستکاری خۆتان بکەن؟ نەخێر زۆر جۆرە مەترسیت کەوێتە سەر ژیانە کارمەندێتمە ji ber van şeropek dadanê li Sinûrê Qeza Amêdiyetên Rêdan ku karmendê me jiyanoyî dikevîtet matirsiyê da û li Sinûrê nahiyekanî masê jî kar hema êk carî hatiye rastandin ku nû em neşên kar têda bikin ji ber ku wezî emnî neyê mistaqir wêrê. بەڵێ بەهۆی ئەوانەوە ینی بە پێی کارەکەی خۆتان زانیاریتان هەبێت ینی ئەو ناوچانەی کە ئەوانی لێن دەزانن کە من ڕێژ کراون ینی بەشێکی ئەو من ڕێژکردنەی کێڵگەکانی هەرێمی کوردستان هی سەردەمی پێشوو ڕژێمی باسە بەڵام بەهۆی بوونی چەکدارانی پەکەکە و ناوچانە من ڕێژ کراون؟ بله بەداخەوە
تاپار لسنور قضا آمدی ما 298 زوی هبون اف سالا 5 کل گمینی دیل زده بون نکهید بوین 303 زوی یعنی روزانه خاک کردستان یا تامین رش کردن او تمام کو ام وان مینا راکن جاره کدی سنور پارزگاه دو که کردستان بگشتی تامین رش کردن و بەڵێ ئێستا ئێوە کار لەسەر کام سنوورە دەکەن زیاتر و کوێ پاک دەکەنەوە لە مین وەکو ماوەمەژە پێدایی تیمێت ڕێڤە بەریەمە بەردەوام دەکاری دا نوکە لە سنوورێ ئیدارە سەربەخۆزاخ و تیمە کار دەکات لە سنوورێ ناوچەداری یا جەوانکێ تیمە کار دەکات لە سنووری ناوچەداری یا سەرسنگێ تیمە کار دەکات لە سنوورێ قەزا ئامێدیە تیمە کار دەکات و لە ناحیە زۆیتەژی تیمە کۆمە کار دەکات نوکە بەردەوام دکاری دانه بس زور آستانک طریقا مدانه و حتی ام بشین بگهینه سر وان زوین مین ڕێژ زۆر سپاس بەڕێز ڕێگر بێسفکی بەڕێوبەری ڕاگەاندنی دەستگای مین لە دهۆک ڕاستەوخۆ لەگەڵم بووی زۆر سپاس